ڕێزان ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی تایبەتدا باس لە شوێنەوار ئەەکەین. شوێنەوار وەک پرۆسەیەکی مێژووی هەمان کاتیش وەکو پرۆسەیەکی مرۆیی گشتی بە تایبەتیش لە هەرێمی کوردستان کە بە پێی سەرچاوە مێژوویەکان شوێنەوار لە هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ ساڵانێکی زۆر بەهۆی بوونی ژیانی مرۆڤە سەرەتاییەکان تێیدا. بۆ ئەم مەبەستا بە پێویستمانزانی لەگەڵ بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوار و کەلەپوری هەرێم گفتوگۆ لەسەر بارودۆخی شوێنەوار بکەین. بەخێربێ کا کەیفی. زۆر سپاس کاکە. سەرەتا حەزەکەین بزانین بارودۆخی شوێنەوار لە هەرێمی کوردستان چۆنە؟ هەمەڵێ زۆر سپاس بۆ چاپێکەوتنە. دیارە پێش ئەوەی بچین لە دۆخی شوێنەوار کەلەپور لە هەرێمی کوردستان باس بکەین، پێم باشە سەرەتایەک وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە شارستانیەتی میزۆپۆتامیا وەکو ناوچەی جوگرافی نێوان وڵاتی نێوان دوو ڕووبار و هەروەها زنجرەتیاکانی زاگرۆس کە لانکەی شارستانیەت و سەرەتای سەرهەڵدانی مێژوو سەرەتای سەرهەڵدانی یەکەمین پێگەی شارستانیەتی مرۆڤایەتی بەپێی ئەو بەڵگە شوێنەواریانەی لە ئەنجامی کنە و پشکنەکان و هەروها توێژنەوە شوێنەواریەکان بەدەست هاتوون لێرەوە سەری هەڵداوە. وەکو زۆربەی زۆریشمان ئەو بابەتە دەزانین کە ئەو ناوچەیە ناوچەیەکی گرنگی شارستانیەتی مرۆڤایەتیە بە هەزاران ساڵ بەر لە زاین کە هەتا ئێستاش ئەنجامەکانی توێژینەوە و کنەپشکنی و لێکۆڵینەوەکان جێگەی سەرنج و بایەخی سەرجەم شوێنەوارناس و مێژوو ناسانی جیهانە و ئێمە لە دەکرێت ینی باسی دۆخی شوێنەواری بکەین لە ڕابردوو لە سەردەمی ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق. بێگومان بابەتی شوێنەوار و کەلەپور لە سەردەمی ڕابردوودا وەکو باسم کرد لە سەردەمی ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق بە تەواوی فرامۆش کراوە و ئەگەر کۆمەڵێک توێژینەوە و لێکۆڵینەوە شوێنەواریش کرابن ڕاستی مێژوویەکان و ڕۆڵی ئەو ناوچەیە لە دروستبوونی شارستانیەتی میزۆپۆتامیا چ بە ئەنقەزد بێ یان چ بە نیەتی خراپ بوو بێ یان لە ڕابردوودا وەکو خۆی نەخرایتە بەرچاوی زانا و پسپۆرەکانی بواری شوێنەوار و هەروەها کۆمەڵگەی نیشتیمانی عێراق و هەروەها دەرەوەی دنیاش ئەمانە هەمویان کاریگەری سلبیان هەبووە لەسەر ئەوەی کە شوێنەوار لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک فرامۆش کرا، هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی توێژینەوە ئەوانش. لەلایەکەوە لە ڕووی ئیداریەوە ئیدارەیەکی سەرەتایی لە بواری شوێنەوار لە هەرێمی کوردستان ئەلەو کاتانەدا لەو سەردەمانەدا ئیدارێکی شوێنەواری سەرەتایی وەکو بنکەی چاودێری شوێنەوار هەم لە سلەیمانی وە لە هەولێر و دهۆک دامەزراوە کە چەند فەرمانبەرێک ینی پسپۆریش نەبوو بن تا ڕادێش زۆر ینی پسپۆری بواری شوێنەواریشمان نەبووە. واتە ئەکرێ بڵین لە دوای ڕاپەڕینەوە گۆڕانکاریەکی نەوعی لە بواری شوێنەوار دروست بووە. بەڵێ بینە سەر ئەوانی باسمان کردانی ژێرخانی کللتوری و کەلەپوری لە هەرێمی کوردستان لە ماوەی 100 ساڵ ڕابردوو بە زیانی زۆری پێگەیشتەوە تێکشێنراوە. ئەمە کارگەری زۆری هەبووە هەر لە تێکدانی گوندەکان هەروەها لە پرۆسەکانی ئەنفال و ئەوانە و لە سەردەمی کە لە سەردەمی پێش ڕاپەڕین ئیدارەیەکی سەرەتایی شوێنەوار هەبووە، سێ بنکەی چاودێری یان مفەتیشیە بەو ناوە هەبووە لە هەولێر و سلەیمانی و دهۆک. بەڵام لە دوای ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەروەها دروستکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروستکردنی حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتا بڕیاردرا کە شوێنەوار ئیدارەی شوێنەوار لە هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بوو کرا بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار. لەو ماوەیەدا بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار بەهۆی ئەو دۆخە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەی کە و حەسار اقتصادی و حەساری نێودەوڵەتی کە لەسەر تەواوی عێراق و لە چوارچێوەی لە هەرێمی کوردستانشوە لە هەمان کاتیشدا کێشانەوەی ئیدارەکانی ڕژێمی بەعس لە هەرێمی کوردستان ئیدارەی شوێنەواری هەرێمی کوردستان نەیدەتوانی بەڕاستی ینی مەسەڵەن ئەو ئەرکانێک کە لە سەرشاینتی ڕایان پەڕێنێ بەهۆی هەم توانە مرۆییەکەی و هەم کەمی توانە مرۆییەکەی و هەم توانای ئابووری و هەم دابڕانی کۆمەلگەی نێودەوڵەت لە هەرێمی کوردستان. دەکرێت ئێمە باسی ئەوە بکەین قۆناغێکی نوێ لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و بە تایبەتتر لە دوای ساڵی 2008 لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات کە کرانەوەی عێراق و هەرێمی کوردستانە بەسەر کۆمەلگەی نێودەوڵەتی و
ئیدارەی شوێنەوار لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو کرانەوەیە پەیوەندی زۆر فراوانی لەگەڵ دام و دەستگا نێودەوڵەتیەکان لە بواری شوێنەوار و فاکتەرێشتکە کە بەڕاستی دۆخی ناوچەکە هەم لە سووریا و هەم لە عێراق یعنی دۆخێکی ناجێژیر بوو بەهۆی هۆکاری ئەمنیەوە زۆربەی زۆری زانکۆ پەیمانگە شوێنەواریەکان ڕویان لە هەرێمی کوردستان کرد و هەرێمی کوردستان ناوچەیەک بوو دەکرێت پێ بڵێن ناوچەیەشی فرێش کە کەمترین لێکۆڵنەوە توێژنەوەی تێدا کرابوو. زۆر باشە دواتر دەی لەسەر ئەو زانکۆ و نێودەوڵەتیانەی کە دێنە هەرێمی کوردستان بۆ بابەتی شوێنەوار بەڵام لە ماوەی 33 ساڵی با بڵێن دوای ڕاپەڕین ئەکرێ بڵین هەموو شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بە فەرمی تۆمار کراون نەخێر ناتوانین ئەوە بکەین چونکە ئێمە تا ئێستا پێش ڕاپەڕین تقریبا نزیکەی 2350 پێگەی شوێنەواری لە هەرێمی کوردستان تۆمارکرایە کە لە سەردەمی حکوومەتێک لە دوایەکانی عێراق لە کۆتایی پەنجاکان و هەروەها لە کۆتایی شەستەکان و تا ناوەڕاست هەفتاکان ڕوپێوی شوێنەواری کرایە بەڵام لە دوای وەکو باسم کرد لە دوای 2008 ئێمە بەردەوام بووینە لە ڕوپێوی شوێنەواری لە هەرێمی کوردستان کە تا ئێستا بەردەوامە و بەردەوامین لەگەڵ زانکۆ هەرە بەناوبانکانی دنیا لە بواری ڕوپێوی شوێنەواری بە هاوکاری بەڕێوەبەرایەتەکانمان و هەرکە هاوکاری شوێنەوار ناسەکانی ئێمە گەیشتن نزیکەی 6000 ناوچەی شوێنەواری مان تۆمار کردیا و نزیکەی 46-45 خاچی کوردستان ینی ڕوپێوی شوێنەواری کرایە و ئێمە پێمان وایە مەسەڵەن ئەگەر تەواوی بکەین دەگاتە زیاتر لە 10000 پێگەی شوێنەواری و هەم پێگە شوێنەوار هەریەکەیان ئەهمیەت و کاریگیری خۆیان هەیە و یەکێک لە مەیزاتەکان لە جیاکرەوەکانی بابەتی شوێنەوار و پێگە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە کە سەرجەم قۆناغە مێژوویەکان یان قۆناغە شارستانیەکان زۆربەی زۆری پێگە شوێنەواریەکان ئەمە لە خۆی دەگرێت کەما لایەنش زۆر گرنگە وەزەی سەرنجی توێژەران و لێکۆڵەرانی بواری شوێنەوار و زانستی شوێنەوار زۆر باشە باسی ئەو زانکۆیانت کرد کە دێن لێرە بابڵین لە ڕێی گرێبەستەیان لە ڕێی پەیوەندەکانی خۆتانە کار لە شوێنەوارەکانی هەرێمەکان ئەو زانکۆیانە یاخود ئەو ڕێکخراوانە لەسەر ئاستی وڵات دێن پەیوەندی بە ئێوەکەن یاخود لەسەر ئاستی تاکە کەسیان لەسەر ئاستی ڕێکخراوەکانە ئەمە لەسەر ئاستی زانکۆکان خۆیانە و بە ئاگاداری وڵاتەکانیان چونکە ئێمە یاسایەکمان هەیە بەپێی ئەو یاسایە مۆڵەتی کاری شوێنەواری و کەلەپوری دەدەینە هەر زانکۆ ناوەندێکی زانستی کە لە بواری شوێنەوە کار دەکات اینجا چ ڕوپێوی بێت چ هەڵکۆڵین بێت چ توێژنەوەیکی عیلمی بێت چ نۆژەنکردنەوەی بینایەکی کەلەپوری بێت ئێمە یاسای شتابەتمان هەیە کە پێشتر لەسەر یاسای عێراقی ئیشمان دەکرد بەڵام لە ساڵی 2021 یاسای شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان بە ژمارە 5 دەرکرا و بەندی تایبەت فەسلی تایبەت بە بابەتی هەڵکۆڵین و توێژنەوەی شوێنەواری هەیە و تعریفی شوێنەوار دەکات کە شوێنەوار چییە وەچی بە شوێنەواردا دەندرێ وەچی بە کەلەپور دادرێ و ئەرکانی بەڕێوەبەرایەتی گشت شوێنەوار و ئیدارەکانی شوێنەوار چییە و ئەرشی لایەنەکانی دیکە لە هاوڵاتیەوە بگرێت تا دەگاتە مؤسساتی حکوومەت چییە و ئێمە کاتێک ئیجازەت دەدەینە ئەم مۆڵەت دەدەینە ئەم لایەنانە ڕێکەوتنێک لە نێوان هەر لامان واژوو دەکرێت وەلایەن وەزیری پەیوەندیدار کە وەزیری بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزارە پەسەند دەکرێتەوە بە بەڕێوەبەری گشتی شوێنەوار لە هەرێمی کوردستان واژووی دەکات مەسەڵەن مۆڵەت دەدا و لایەن وەزیرەوە پەسەند دەکرێت بە بوونی کۆمەڵێک دیکۆمنت وەکو ئەوەی مەسەڵەن قونسولیان سەفارەتیان ئەگەر قونسولیان لە هەرێمی کوردستان دەبێت پشتگیریان بکات و پشتگیری ناوەندێکی زانستی زانکۆکان و بەتاکیدیشانی سەفارەتەکان یان و قونسولەتەکان تەمسیلی وڵاتەکانیان دەکەن هەم زانکۆکا دەبێت پشتگیری بکات و ئەو کەسێک کە لە بوارەکەش کار دەکات دەبێت کەسێکی شارەزا بێ و سیڤەکەی تەقدیم بکات و بەڵگا ئیسپاتی ئەوە بکات کە پێشتر لەو بوارە کاری کردیا و ئەو تیمەی لەگەڵدان دەبێت هەمووی خەڵکی پسپۆر بن و بە تایبەتی کۆمەڵێک کەس هەن یعنی دەبێلانی کەم تیمەکە کە بلانی کەم 5 پسپۆری تایبەتی لەگەڵدا بێت لە بواری شوێنەوارکردنەوە لە کاتی پێویستیش پسپۆریەکانی ئێوە وەکو حکوومەت کە بابڵێن زانکۆیەک دێکاری پشکنینە هەڵکۆڵینە هەر شتێک لە شوێنەوارەکە حکوومەت لە بەرامبەر ئەو چی پێداتن وەکو حکوومەت هەرێمی کوردستان ئێمە تەنها کار ئاسانی ئیداری بۆ دەکەین ئەگەر تەواوی تێچووی پرۆژەکان لە ئەستۆی خۆیانە ئەو لەسەر بودجەی خۆیان دەکرێت و لە لایشکەوە بێزگەوە لەسەر لای خۆیان دەکرێت مەسەن شوێنەوار ناسەکانی ئێمە و منوێنەریش تایبەتیشمان دەبێت لەگەڵیان بەپێی ئەو ڕێکەوتنێک کە لەگەڵیان واژوو دەکەین و شوێنەوار ناسەکانیشمان ڕادێهێنێ و لە هەمان کاتیشدا هەلی کاریش بۆ چەندین خەڵک بۆ تایبەتی و ئێمە مەردشماندانایە کە ئەو کەسانێک کە
کاریان پێ دەکرێت خەڵکی ناوچەکە بن بۆ ئەوی ئەوانش زیاتر لە بواری شوێنەوار و کەلەپور ئاگادار بن و بزان ئەهمیەتی ئەمە چییە و ئەم جۆرە ئەفسانەیە کە لەلایەن خەڵک بڵاو بۆتەوەکە بەردەوام بە دوای شوێنەواردا دەگەڕیان گویا زێڕ و خەزێنە و دۆرشتان بینەوە ینی بڵێن ئەم بابەتە وانە بەڵکو خەزێنە شوێنەوار بریتە لەو شارەزابوون لە زانستی شوێنەوار و هەروەها چۆنیەتی ژیانکردنی مرۆڤەکانی ڕابردوو و چۆنیەتی بەڕێوەچوونی شارستانیەتی مرۆڤایەتی کە گەیشتە ئەمڕۆ و ڕۆڵی ئەم ڕابردوو لەسەر ئێستا ئایندا لە هەمان کاتدا ڕاهێنانی شوێنەوار ناسەکانمان لە بواری پراکتیکی و هەم لە باری تیۆریش لە ناو هەرێمی کوردستان و زۆر جارش لە دەرەوەی هەرێمی کوردستان باشە ئەو وڵاتانی کە بە دیاریکراوی باڵێن ئێستا لە ناو هەرێمی کوردستان کار لە شوێنەوارەکان زیاتر وڵاتە ئەوروپی و ئەمریکیەکان یان وڵاتانی تریش هەیە زۆربەی زۆریان وڵاتە ئەوروپی و ئەمریکیەکانن و هەروەها یابانیش لە چوارچێوەی ئەم پرۆسەیەدایە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن باشە وڵاتە عەرەبیەکانی باڵێن ینی داوایان نەکردووە تا ئێستا یەک داوایان نەکردووە لەوانەیەش ینی مەسەن ئەوان خۆیان بەکارەکانی خۆیان ڕانەگرن یانیش ئیمکانیەتی مادی وایان لەبەر دەستدانە بێ بڵێن سەپۆرت بکرێن لەلایەن دەوڵەتەکانیان لەلایەن ڕێکخراوەمانی حەکان کە ئەوانەی بەخشەرن بە بواری شوێنەوار و کەلەپور زانست شوێنەوار مشارەکەیان نەکردبیانیش لەوانەی خۆیان نیانەوێت ئێمە یعنی نازانین هۆکارەکەی چییە زۆر باشە تازە باسی شتێکت کرد کە خەڵک بە دوای زێڕ و نازانم چی و چی و ئەوانە ئەگەڕێ ینی زۆر زیاد گوێمان لەوە ئەبێ کە لە بازاڕەکان بە ئاسانی ئامێرێک هەیە دەستی خەڵکەکەوێ ئەو ئامێرە لەوانەیە هەندێک مادەی کانزایی و ئەوانە بتوانێت بدۆزێتەوە یان بۆ شوێنەوار و ئەوانە ینی بۆ ئامێرێکی ئەوها گرنگ و تایبەتمەند لە بازاڕەکان هەبێتن ئێوە چیتان کردو بۆ ئەوەی ئەکرێ قەدەغە بکرێ یان چیتان کردوێ نازانم ینی ئەم ئامێرە بەڕاستی زیانی زۆر و هەروەها تەشجیعکردنی کۆمەڵێک ئەو خەڵکانن کە بە دوای بازاڕەکان وجودی هەیە بڵێ ینی مەسەن لە پەیجەکانی فەیسبوک و ئەنتەرنێت و لە ئەوانش ڕێکلامی لۆ دەکرێت کە ئەمەش ینی زۆر خراپە ینی چۆن زێر لێک زیاد دەکاتەوە چۆن نازانم شتەکان دیاری دەکان دەبواە ئێمە کتابیشمان کردێ زۆر قسەشمان لەسەر ئەوە کردە کە بە تایبەتی لە وەزارەتی ناوخۆیان وەزارەتی بازرگانی ئەولانە کە پەیوەندیدارن بە مۆڵەتدان بەو کەسانی کە ئەچیزە ئەلکترۆنی و ئەو زۆرە ئامێران دەین نە هەرێمی کوردستان ڕێگەیان لێگر با چووکە بەڕاستی ئەمە زیانش زۆری گەیاندەوە دیان جیهازی ئاوا بە کەسەکانەوە لە پێگە شوێنەواریەکان یانش لە بازگەکانی ئاسایش و پۆلیس ئەوانە جیرایە و دەست بەسەر ئامێرەکانیشیاندا ژرایە بەڵام پێویستە بەڕاستی ینی ئەمە بەیەکزاری قەدەغە بکرێت ئللا ئەگەریش هەبێت لەلایەن لە دەستی کەسانی لایانی حکومی پسپۆردا بێت و بە ئاگاداری و مۆڵەتی ئەو لایەنە پەیوەندیدارەکان ینی ئەمە چیزانە بەکە ئەم ئامێرانە بەکاربیێنیت چکە ئەندی کاتێک ئەوانە دەگەڕێن بەخۆ دەزان ینی ئێمە چەندین پێگەی شوێنەواری تۆمارکرا و تۆمار نەکراومان هەیە کاتێک ئەوانە بەدوای ئەواندا دەگەڕێن یان دەبینی پارچەیە ئاسن لە پێگەی شوێنەواری ئەوان دەچن ینی بەلای ئێمەوە ئەوە زۆر ینی زیانش زۆر گیان نە بە شوێنەوار کە چەند چینێکی شارستانی حەزاری تێکدەدا لەوانەیە بە 1000 ساڵ چینێکی شارستانی دروست دەبێت لە مەرحەلەیەشکە زیادەکەیەوە ئەوانە دەیشەوێنن تێکی دەدەن و گۆڕانکاری لەو پێکاتانەی کە لەو قۆناغە مێژووی هەب بۆ قۆناغێشکە دەکەن کەەوە زیانش زۆر گیان بە مێژوو شارستانیەتی وڵاتەکەی خۆیان و بەنەتەوەکەی خۆیان گەلی ئەو ناوچێ مەڕێ کاک کەیفی ینی چەند ساڵێک پێش ئێستا من تێبینی ئەوم کرد چون سەردانی ئەشکەوتی شانە دەرم کرد لەلایەک لێکۆڵینەوە ئەکرا دیار بوو بانی ئەوانە دیار بوون باڵێن کە دەستکاری وانە لەلایەکی کەش خەڵک بە ئاسانی ئەچوە ناو ئەو شوێنەوارە دەمەوێت لێرە ئەو پرسیارە بکەم ینی ئێوە ینی تا ئێستا هێزێکی تایبەتی پاراستنی شوێنەوارتان هەیە یان پێی بڵێن پۆلیسی شوێنەواری بەداخەوە ئەمە لە ساڵی وڵای ئەگەهڵەنە بمیان 2012 بوو یان 13 بوو فەرمانشی بۆ دەرچوویانی مەسەن بڵێن هێزێکی ئەوە تایبەت بە پاراستن شوێنەوار و کەلەپور فەرمانەکەشی دەرچوو بەڵام جێبەجێ نەکرا دوا بە دوای ئەوە کۆمەڵی قەیران و ئەوانە هات ئێمە نیمانە ئەو هێزە تایبەتەمان نییە و لە کۆنفرانسێکیدا کە ئێمە لە ساڵی 2022 ئەنجامماندا لەوێش جارێشکە یەشێک لە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکەمان ئەوە بوو کە لانی کەم ینی پارێزگاکان لەگەڵ دائیرەکانی شوێنەوار هێزش تایبەت لە پۆلیس دیاری بکەن
کە بۆ ئەرکە هەڵبستێت بەڵام ئەوەش نەکرا ئەمەش یعنی کلێنێکی گەورەیە بەڕاستی لە بواری پاراستنی شوێنەوار و کەلەپور کە پێویستە هێزێکی ڕاهێنرا و شارەزا لەو بواردا هەبێت هەرچەندە ئێمە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی بیانی لەوانە کاربینەری ئیتالی و پۆلیسی نێودەوڵەتی شارەزا لەو بوارە کۆمەڵێک ڕاهێنان بۆ پۆلیس و ئاسایش وەروەها کارمەندانی بواری شوێنەوار کرایەوە کە چۆن بتوانن کۆنتترۆلی ئەو پارچە شوێنەواریانە بکەن یان لە کاتی دزینیان یان لە مەتارەکان و یان لە خاڵە گومرجەکان بۆ ئەوەی شارەزا بن بەڵام ئەوە بەس نییە پێویستە هێزیشە ڕاهێنرا و خەڵکانی شارەزا بە تایبەتی ئێمە ژمارەیەژ زۆر دەرچوی شوێنەوارمان هەیە کە ئێستا بێ ئیش دەگەڕێنەوە هەر هیچ نەبێت لانی کە ئەمە بتوانین زێ ئەوانە بکەینەوە کە بکرێنە پۆلیسی پاراستنی شوێنەوار و لە ژێر چاودێری ئیداری شوێنەوار و بە فەرمانی ئەوان یعنی کارەکان بکەن بە هاوهەنگی لەگەڵ وەزارەتەکانی ناوخۆ و ئەوانە ئەوە نیمانە ئەوەی ئاماژش پێدا دەربارەی لە نازانم یانی ئەوەی ئەشکەوتی شانەدەر ئێمە بەردەوامین لە کاری هەڵکۆڵین و ئەشکەوتی شانەدەر لە ساڵی 1950 تا 1952 تا 1959 لەلایەن زانکۆی شیکاگۆی ئەمریکی ڕالف سۆڵکی کاری شوێنەوار لەسەرکرا هەر لەسەر دەستی ئەویش هێزکە پەیکەری مرۆڤ نیاندرتال دۆزرانەوە ئەشکەوتی شانەدەر وەکو برا دۆستیانی کەوتە سەر نەخشەی جیهانی شوێنەواری جیهان و گرنجێکی زۆر زۆری هەبوو لە بواری توێژنەوە و لێکۆڵنەوەی زانستی سەبارەت بە ژیان مرۆڤ لە ڕابردوودا و هەروە هۆکارەکان و هۆکارەکانی لە ناوچوون مرۆڤ نیاندرتال وە چۆنیەتی ژیانی و بڵێن هاوشی پەیوەندیەکانی لەگەڵ مرۆڤی هۆمۆسایپینس مرۆڤی مۆدێرن مادەم قساتە سەر شانەدەر دوورترین مێژوو لای ئێوە تۆمارکرابێت چەندە بە گوێرەی ئەوە مەسەر مێژوو یعنی ئێمە لەسەر بەڵگە شوێنەواریەکان ئەگەر باسی ئەوە بکەین بەڵگەی بڵێن بەڵگە شوێنەواری یەکەم گوند کە دروست بە مەسەنۆک و بێستان سوور و چەرمۆ 11-12 هزار ساڵ پێشزین بەڵام بوونی مرۆڤی نیاندرتال کە پێشتر بە 40 هەتا 6,000 ساڵ لێکدرا بۆ بەڵام تەکنۆلۆژیا ئێستا پێمان دەڵێ 70,000 ساڵ بۆ 100,000 ساڵ دەبێت کە ئەم مرۆڤە لەو ناوچەیەدا ژیا. زۆر باشە کاک کەیفی ئەوڕۆ هەواڵێک بڵاوکرایتەوە لە سلێمانی ئاسایش کەسێکی لەسەر بازرگانیکردن بە شوێنەوار دەستگیر کردووە یان زۆر زار ئەو هەواڵانەمان گوێ بیستە بیتن دەستدرێژیکردنە سەر شوێنەوار لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە یعنی زۆر جاری گوێمان لەوە ئەبێ کە فڵان بابڵێن فڵان لایەن یان فڵان دەستگا کەسێکی لەسەر دەستکاریکردنی شوێنەوار دەستگیر کرد بەداخەوە بە تایبەتی لەم 2 ساڵی دوای زێدەڕۆیەکان لە سەر پێگە شوێنەواریەکان و ئەوانە لە بەرزبوونەوەدایە بەپێی ئەو داتانەی لای ئێمە و پێ ئەوەی کە ئێمە دەگا بە شێوەیەکی فەرمی بێزگە لەوانەی کە مەسەن لەوانەیە دیاریش نییە و بازرگانی بە شوێنەوار و کەلەپور لە ئاستی هەموو دنیا بازرگانی پێوە دەکرێت و لە سوارچی وشیان هەرێمی کوردستان و هێزەکانی ئاسایش بەردەوام ینی ئەو زۆر خەڵکان دەستگیر دەکەن و بە دوواداچوون لەسەر دەکەن و لە هەرێمی کوردستان هەر لە ساڵی ڕابرد 2023 لە کۆتاییەکان ساڵ 2023 تقریبا 2 تۆڕ شوێنەواری 2 تۆڕی دزی شوێنەواری گەورە لە هەرێمی کوردستان گیران تا ئێستاش لێکۆڵینەوە و بە دوواداچوون لەسەریانەوە ئەوانە چەند زێدەڕۆیشیان کرد بۆ سەر پێگە شوێنەواریەکان بەردەوامیشە ینی مەسەن گرتنی ئەو زۆر خەڵکانەوە ئێمە پار نزیکەی 30 کەیسمان هەبووە لە دادگاکان تقریبا 30 وەلایەن 35 بوو تقریبا 10 کەیسیان بڕیاری قەتعی وێکلاکەرەوەی وەرگرت لە دادگاکان و ئەوان کەش بەردەوامن و بەردەوامیش ینی ئەم کەیسانە بەردەوامن ئەوانەی کە بازرگانی بە شوێنەوار دەکەن ینی شوێنەوار دەجن و دەستگیر دەکرێن لایەن هێزەکانی ئاسایش بە بۆچی هازانش کە بە دوای شوێنەوار و کەلەپوردا دەگەڕێن بەڵام پێویستە بەڕاستی ینی پێویستە مەسەن حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی دەستگاکانی ئاسایش و وەزارەتی ناوخۆ زیاتر چاوکراوە بن و زیاتر هەواهەنگیان هەبێ لەگەڵ ئیدارەی شوێنەوار و بتوانین ئەم سەربەتە نیشتیمانیە نەتەوەیە بپارێزین چونکە زیانگەیاندن و دزینی هەر پارچەیەک بەڕاستی و نەشارینەوە دەستی دەرەچیش لە پشتی ئەو بابەتانەیە بە تایبەتی وڵاتە ئەقلیمیەکان یعنی زۆرێک لە هاندان و ئەوە هەیە بۆ هەندێک خەڵکە ئەو زۆرە دزیانە بکەن لە شوێنەوار دەست درێژی و تێکدانی شوێنەوارەکە کە هیچیان دەست ناکەوێت. زۆر باشە کاک کەیفی دواپرسیارم لەسەر ئافرەتێکی نیاندرتالە سەرچی ئافرەتێکی نیاندرتال دەبایە 2 ساڵ پێش ئێستا لە زانکۆیەکی بەریتانیەوە بگەڕێتەوە هەرێمی کوردستان
بۆ تا ئێستا نەگەڕایەوەتەوە. ئەو دواهێز کە پێی کرد کە لەلایەن زانکۆی کامبرج بەریتانی وەکو لە قسەکانی پێشتم ئاماژەم پێداکە لەشکەوتیشانە دەر کار دەکەن، یعنی دیارە کاری شوێنەواری کارێکی ئێجگار ورد و لەسەرخۆ بە تایبەتیش ینی ئەگەر تەماشای بابەتی هەڵگرتنەوەی ئەم ئێسکە پەیکەرێ جمجمەی سەری ئەم مرۆڤە نیاندرتالە بکەی کە ڕالف سۆرکیش لە کات خۆی ئاماژەی پێدا بوو بەڵام نەیدۆزیبەوە لەلایەن زانکۆی کامبرج بۆ 2000 ئەم جمجمەیە هەڵگیرایەوە. بەڕاستی ئێستا کاری لەسەرکراوە لەلایەن زانکۆی کامبرج و بە هاوکاری چەندین پسپۆری ئەو بوارەکە گەڕانەوەی لۆ سەرشێوازی شکلی چۆن بووە لە ڕابردوودا. هێستا پرۆسەکە بە تەواوی تەواو نەبووە بۆ ئەوەی کە بتوانرێن بگەڕێندێتەوە و زانکۆی کامبرج لە 26 چواردێنەوە زارێشکە و ئەوان ئاگادارمان دەکەنەوە لەو کاتێککە دێتەوە ئێمە لەگەڵ ئەوان ڕێکشکەتوین کە ڕێککەوتوین لە کاتی گەڕانەوەی لە مەتار ینی مەسان بڕێن پێشوازی لێ بکەین و هەر لەگەڵ هەم ئەو زانکۆیش ینی ئێمە دیزاینێک و نەخشەیەکمان بۆ ئەشکەوتیشانە دەر ئامادە کردیا کە لە ئایندەدا بیکەینە پێگەیکی گەشتیاری و هەروەها مۆزەخانەیەک تایبەت بە ژیانی مرۆڤینیانتا لە ڕابردوودا بە شێوەیەکی مۆدێرن و هەروەها بە چەندین ئەچیزە و ئامێری پێشکەوتوو کە بتوانین ینی بەڕاستی ینی بە شێوەیە کە هەر کەسێک توێ بزانیانی نەک تەنها ئەشکەوتیشە ڕاخڕوت بینێ و لە پێشەوەی ئەشکەوتەکە لە خوارەوە کاری سەر دەکەین بۆ دروستکردنی ئەو مۆزەخانەیە و چەند بڕێپارێش لەلایەن بەڕێبەرادی شوێنەوار وەزارەتی شارەوانی بۆ ئەو کارە تەرخانکرایە کە کار لەسەر دەکرێت و زەمینە سازی بۆ دەکرێت. کاتەکەی دیار نییە تەبان کێ گەڕێت بێگومان ینی لە قۆناغکان کۆتاییدا لەوانەیە ئەمساڵ تا کۆتای ساڵ ینی ئەو بهێنەوە بەڵام هێنانەوەکەی بە تەنها هێدانەوە نیە ئێمە چۆن دەیپارێزین و پێویستی بە چیە ئەمە دەبێت هەموو ئەو ڕێکارانشە بەرچاو بگرین بەوە بابەتە. زۆر سپاس بۆ کاکەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان. سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش.